دیمیتری بیسکۆڤی وەزیری کۆشکی کرملین لەبارەی گەری بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە جەنگی ئۆکرانیادا ڕایگەیاند هەموو شتێک لە کارنامەی عەقیدەی ئەتۆمی رووسیای فیدراڵدا باس کراوە دەتوانن بیخوێننەوە. بە پێی بۆچوونی پسپۆڕە سەربازیەکان بیر و باوەڕی ئەتۆمی رووسی پەنابرنە بۆ گوشاری زیاتر لە پێناوی کەمکردنەوەی گوشاری دوژمندا کە بۆی هەیە لێدانێکی پێشگیرانە بێت. بەڵام بە پێی زانیاری ڕۆژنامەی نیویۆرک تایمز کە لە سەرچاو ئەمریکیەکانەوە وەریگرتووە هیچ بەڵگەیەک لە دەستدا نیە ئاماژە بێت بۆ ئەوەی پۆتین بەنیازی گوێزانەوەی چەکی ئەتۆمی بێت یا بیەوێت تاقیکردنەوەیەکی ئەتۆمی ئەنجام بدات بەڵکو بەنیازی ئامادەکاری زیاتری سەربازیە بۆ وەڵامدانەوەی شکستەکانی ئەم دوایەی هێزەکان لە خرکێفی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. هەر لەو بارەوە ئاژانسی ڕیا نۆڤیستی لە زاری سەرۆکی بیلاڕووسی ئەلێکساندەر لۆکاشینکۆی هاوپەیمانی پۆتینەوە گوێزاویەتەوە کە مرۆڤایەتی نزیکە بچێتە ناو ململانێکی ئەتۆمیەوە ئەوەش بەهۆی پاڵنانی ئەمریکا بە ئەوروپاوەیە بۆ چوونە ناو جەنگی رووسیا لەسەر خاکی ئۆکرانیادا. پێش 2 هەفتە لە دیمانی گۆڤاری نوێزویکی ئەمریکیدا سەرۆکی پێشووی رووسیا دیمیتری مێدڤیدیف هۆشداریدا ئەمریکا و هاوپەیمانانی لەوەدا کە دەیانەوێت سوود لە ململانی ئۆکرانیا وەربگرن بۆ هەڵوەشاندنەوەی رووسیا بۆی ئەوەی بە خەونی ئەو کەسانە ناوبرد کە لە هاوکێشێکی سادە تێنەگەیشتون. ئەویش ئەوەیە یاریکردن بە هێزێکی ئەتۆمی وەکو یاریکردنی شەترەنجە بە مردنەوە کە دەزانرێت کەی دەمرێت و کۆتایی مرۆڤایەتیشە. هەر ئەو هۆکارەشە خۆراوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی بڕ و جۆری هەموو ئەو چەکانە لە میدیادا باس دەکەن کە دەیدەنەوە ئۆکرانیا کە تا ئەمڕۆژ چەکی بەرگرین نەک هێرش بردن چەکی یەکلاکەرەوە نادەنە کێف و دەیانەوێت جەنگەکە درێژ ببێتەوە بۆ بە چۆکداهێنانی پۆتین. بەڵام بەو شێوەیەش کە نەبێتە هۆکاری شکستی خێرا و ناچارکردنی کرملین بە پەنابردن بۆ چەکی ئەتۆمی. پێشتر ڕۆژنامەنووسی ئەمریکی تۆماس فریدمان هۆشداریدا کۆشکی سپی لەوەدا ئەگەر پۆتین هەست بە شکست بکات بۆ پارێزگاری لە پێگەی خۆی وەکو پاڵەوانی هەڵسانەوەی رووسیا ئەوە قوبوڵ ناکات و لەوانەیە پەنا بۆ چەکی ئەتۆمی ببات و لەگەڵ خۆیدا دنیا نەغرۆ بکات. تەنانەت وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا هێنری کیسینجەریش داوای لە ئەمریکا و ئەوروپا کردبوو کە دەزەڵگرن لە بەشێک لە خاکی ئۆکرانیا بۆ دابینکردنی خواستە پاوەنخوازیەکەی پۆتین چونکە ناوبرا و ڕیسوابوونی بەرامبەر بە گەلی رووسیا قوبڵ ناکات و لە ساتی شکستیدا دەست بۆ هەر چەکێکی مەترسیدار دەبات.